سنەکان دوای شەڕی داعش بەرەو چ ڕۆژێک دەچن لە عێراق؟ سنەکان ئەمڕۆ بێ و 10 ساڵی تر بێ و 50 ساڵی تریش بێ وەکو کورد چۆن ئیبادە کرا، وەکو کورد چۆن لە ناو شار و شارۆچکەکانیشیان نەما ڕای کردەوە ناو ئەشکەوت و شاخەکانی خۆی مقاومەی هەر کرد پش و درێژی نە لە گازی کیمیاوی وەرێ ڕوخاند نە ئەو حەملای ئەنفال نە حەملەی ئەنفال و فەوتانی 38,000 ئافرەت فرۆشتنیان لەم لاورا ورەی نەڕوخاند. ئەهلی سونەی عەرەبیش هەروەهان وران ناڕوخێ بەڵێ متەشەتتن بەڵێ کەس نییە لەسەریان بکاتەوە ڕۆژانە ئیبادە ئەکرێن. بەڵام ئەهلی سنەتی ئەوێش هەروەکو کورد خەباتی خۆیان بەردەوامەکەن، داوای مافی خۆیانەکەن بە هەموو ڕێگاکان هەتاوەکو وەگاتەوە دەستیان. ئەهلی سنەتی عەرەبی عێراقی مافیان هەیە وەکو ئەهلی شیعە لە ناوچەی خۆی، وەکو کورد لە ناوچەی خۆی. ئەو کەسەی بڕوای پێنی ئەبێ 3 فیدرالیەت 3 ویلایەت دروست ببێ هەروەکو پاکستان، چۆن ویلایەتی پەنجاب 80 ملیۆن ئینسانی لێ ئەژی، بەڵام هەر ویلایەتێکە لە ویلایەتەکان بەلوچستان بچووکترینیانە ویلایەتی خۆی هەیە، حکوومەتی خۆی هەیە، بەقەدەر نیسبەتی خۆشی بەشدارە بێت لە حکوومەتی مەرکزی ئیسلامەباد. ئەهلی سونە بن، جارە هەر کەسە لە عاسی خۆی ڕاست بەتەوە ئەهلی سونەت ئەقەلیەتن، چێ ئەڵێ وایە؟